لە تازەترین لێدوانی سەرۆکوەزیرانی عێراقدا کە ڕایگەیاندووە گەر هەرێم نەوتەکەی لە ڕێگەی بەغداوە بفرۆشێتەوە ئامادەن موچەی فەرمانبەرانی هەرێم دابین بکەن. لە بەرامبەریشدا لێپرساوانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ئامادەییان بۆ ڕێکەوتن دەربڕیوە. هاوڵاتیانی جارێکی تەرتاکی لە سەرگرنگی ڕێکەوتنی هەرێم و بەغدا دەکەنەوە و بە هۆکاری سەرەکی چارەسەرکردنی بەشێک لە کێشەکانیشی دەزانن. ئەوە گەڕێتەوە بۆ 5 مانگە موچەخۆر نەدراوە. ئێستاش ئەگەر بێتەوە کرێکارێکی زۆر باشە. منەڵێمی تر سەرکردایەتی سیاسی کوردیترە بێ بەس بێت ئاوڕێک بنەوە لە خەمی میلەت لە کاتێکە کە خۆیان هەڵقوڵاوی ناخی میلەتن بۆچی ینی ئەو نەبێمنەت و بێباکن بەرامبەر ئەو کێشانەی کەمڕۆ دروستیان کرۆ بەرامبەر بە میلەتی کورد کە میلەتی کورد لە کاتێکە ئاواتەخواز و هیواداری دروستبوونی دەوڵەتێکی کوردی بوو لە ڕووی داراییەوە لە ڕووی شەفافبوونی نەوتەوە کۆمەڵی مەلەفی ترت هەیە کە بێ ڕادستی بەغای بکەیتەوە لەشە چاودێری ئەوە بێ بەڵام تۆ گرنگە کە بزانی چۆن پەرە بەم پەیوەندیە ئەیە چۆن توانی هاوڵاتیانی هەرێمەکەت ڕوبەڕووی قێرانی دارایی زۆر قورس نەبێتەوە. بەڕای من کە لە ئێستا ژەگەڕانەوە بۆ بەغداد پێویستیەشی حتمیە بەوەی کە تۆ موچەی هاوڵاتیەکانت دەستکەوێتەوە. شارەزایکی ئابووریش ڕێکەوتنەکە بە گرنگ دەزانێت بۆ باشکردنی ئابووری هەرێم و هەوڵەکانی حکوومەتیش لەو ڕۆ بە ئیجابی وەسف دەکات. نەگەر حکوومەتی بەغا لەگەڵ حکوومەتی هەرێمە ڕێک بکەوێ یاخود با بڵێن ڕێکەوتن هەبێت لە نێوان ئەم دوو حکوومەتەوە وەلێکە کە ئێمە ئەتوانین لە ئاسی نێودەوڵەتی ئیتر نەوتەکەمان بەو نرخە هەرزانە نەفرۆشین لەبەر ئەوەی لەگەڵ نەوتی بەغایە ئەگەر بفرۆشترێت بە تاکید وەکو ئاسی نێودەوڵەتی تەعاملی لەگەڵاکرێ نرخەکەی گرانترە بێت کە وەڵامدانەوەی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر ئیجابی و ئەرێنی بووە تەسەورەکەم ینی لە ئایندێکی زۆر نزیکدا ڕێک بکەم. مامۆسایکی زانکۆژ لەو بارەیەوە پێی وایە کە تەنها دابینکردنی موچە چارەسەری کێشەکان ناکات. لە عبادیش دەپرسێت ئەی بۆ موچە فەوتاوەکان و بودجەی پەرەپێدان و سیادی و خەرجی هێزی پێشمەرگە چی دەکات بۆ هەرێم؟ ئەمە بڕوا ناکەم بەتەواتی بتوان کێشەکان چارەسەرکات چونکە عبادی باز لەو کاتە ئەکا لەو کاتەوە کە ئامادەیە نەفقات پارەی موچەی فەرمانبەرانی هەرێم بنێرێ لە چوارچێوەی ئەم ڕسایە حەڤەیە کە لەو ڕۆژەوەی نەوتەکەی ڕادەست دەکرێت بەڵام ئەی 5 مانگی پێشوو کە زۆربەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان موچای وەرنەگرتووە ئەو 20 ملیارەی کە حکوومەت ئەڵێ قەرزار ئەی ئەوانە چۆن ئەداتەوە ئەتوانێت جزئێکی کەمی کێشەکان چارەسەرکە بەتەواتی ناتوانێت کێشەکان چارەسەرکانی ئەمە ئەو چارەسەرێکی تاکتیکیە چارەسەرێکی ئانیە چارەسەرێکی استراتیژی نیە. ڕێکەوتن زۆر گرنگە بەڵام ئەوە بێ هەرێمی کوردستان بەتەواتی خۆ تەسلیمی عێراق نەکە بەڵکو ئەو ڕێکەوتنە بە قازانجی هەرێمی کوردستانە بشکێتەوە نەک بەزیانی. هەرزوو حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامی قسەکانی عبادیدایە و لەو بارەیەوە قوبا تاڵەبانی جێگری سەرۆکوەزیرانی هەرێم ڕایگەیاندووە ئەگەر بەغدا موچەی تەواوی موچەخۆران بەهێزی پێشمەرگەشەوە دابین بکات ئێمە ژامادەین بە ئاسایی و ئاسانی لەگەڵ ناوە ڕێک بکەوین. پرسیار ئەوەیە ئایاگەر جارێکی تر ڕێکەوتن لە نێوان بەغدا و هەرێم ڕوو بدات جیاواز لە ڕێکەوتنەکانی پێشوو دەبێت یاخود نا. دلێر کەمال کورساد نیوز سلێمانی.